بەپێی ئامارەکانی بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی سلێمانی لە ساڵی 2018دا زۆرترین ئەو توندوتیژیانەی کە لە ناو خێزاندا تۆمارکراوە لە چینی نەخوێندەوار بوون. لە ماڵەکانی داڵدەدانی ئەفرەتانیش 179 ژن و 56 منداڵ هەبووە، ئەوانەشی ماڵەکانیان جێهێشتووە 152 ژن بوون. ئەوانەشی ئێستا لە داڵدەدانی ئافرەتان چاودێری دەکرێن 27 ژن و 6 منداڵن. ڕێژەی ئەو داڵدەدراوانەی تەمەنیان لە نێوان 13 بۆ 17 ساڵیدایە بریتە لە 118 واتە لە خوار 18 ساڵ ژمارە ئەو منداڵانەی کە ڕووەکەنە ماڵی داڵدەدان ڕێژەکەی لە 118 کە بەڕاستی ڕێژەیەکی زۆرە بەداخەوە. زۆرینەی ئەوانەی داڵدە دەدرێن تەمەنیان لە نێوان 18 بۆ 22 ساڵیدایە بە ڕێژەی لە 128.1. بەپێی خوێندەواریش ڕێژەی لە 124 داڵدەدراوان بڕوانامەی سەرەتاییان هەیە، ڕێژەی لە 120یان نەخوێندەوارن. ئەگەر ئەو دوو ڕێژەیە کۆیکەینەوە تەماشاکەین زۆرینەن لە 144 کات زۆرینەی ئەوانەی هەڕەشەم ڕوبەڕووی هەڕەشە و مەترسیە بنەوە لە 144یان بێبڕوانامن و نەخوێندەوارن. هێڵی گەرمی فریاکەوتن کە لە ساڵی ڕابردوو دامەزرا لە ساڵی 2018دا 44,000 پەیوەندی پێوەکراوە. سەرجەمی ئەو کێشانەی ڕوبەڕووی هێڵەکە بوونەتەوە بریتی بوون لە 5463 کێشە کە 12,000یان کێشەی منداڵی ئاوارەکان بوون و 705 کێشەی دیکەشیان هی منداڵانی خانەخوێ بوون. ئێمە هێڵێکمان هەیە بە ژمارە 116 لە هەر تەلەفۆن و مۆبایلێکەوە بەبێت تێچوون منداڵ و خێزانەکانی منداڵان ئەتوان پەیوەندی پێوە بکەن. لە ساڵی 2018 کۆی ئەو پەیوەندیانەی لە 24 سەعاتە بە هێڵەکەەوە کراوە 44,302 پەیوەندین. جۆری کێشەکانیش کە لەلایەن هێڵی 116 وەڵام دراونەتەوە بەم جۆرەیە 1427 کێشەیان کێشەی خێزانی بوون، 124یان کێشەی پەروەردەیی بوون، 273یان کێشەی پەیوەندیدار بە تەندروستیەوە، 39یان کێشەی دەرونی بوون، 41یان یاسایی، 7یان کۆمەلگایی، یەک حاڵەتی دەستدرێژی سێکسیش وەڵام دراوەتەوە و بەدەمەوە چوون. پرۆژەی پاڵپشتی دەرونی و کۆمەڵاتی کە بۆ پاراستنی منداڵ و گەشەبێدانی توانەکانی منداڵ باوکاری ڕێکخراوی یونسێف لە شارەکانی سلێمانی و ڕانیە و چەمچەماڵ و دەربەندیخان بەڕێوە دەچێت. ژمارەی ئەو منداڵانەی سوودمەند لە پرۆژەکە 13,579 مناڵ بوون. لە پرۆژەی خێزانی جێگرەوەش تا ئێستا 10 منداڵ نێدراونەتە ناو خێزانی نوێوە. پرۆژەکە لە ماوەی ساڵی 2018 توانیوێتی سوود بە 13,579 مناڵ بگەێنێ، لەوانە 8,144یان منداڵی ئاوارەی عێراقی، 2025یان منداڵی پەنابەری کوردانی ڕۆژئاوا، 3,410یان منداڵی خانەخوێ. ژمارەی ئەو منداڵانەی سوودمەند بوون لە تیمی گەڕۆکی توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونیمان لە چوارچەوەی پرۆژەکە بریتی بووە لە 3,052 منداڵ. بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی لە ڕێگەی خولی جۆراوجۆر و ڕاهێنانەوە هەوڵی داوە پەرە بە توانای کۆمەڵایەتی و دەرونی بدات و وەکو خۆیان دەڵێن ئامانجیانە کۆمەڵگەیەکی بەدەر لە کێشە خێزانیەکان بنیاد بنێن و هەوڵیشان هەر بۆ ئەو ئامانجەیە. ڕامیا ڕوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.